فرمون لە ساڵی 1970 بزوتنەوەی ژنان لەو وڵاتە کۆبوونەوەیەک دەکات لە کۆلۆمبیا ببورن کۆبوونەوەی خۆی دەکاوە پێشنیارەکە ئەم ڕۆژە بێ بە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان وەکو ئەو ڕۆژەی کە ئەمسی خوشکی تێدا بۆتە قوربانی و لە دواتردا ساڵی 1999 لیژنەی مافی مرۆڤ نەتەوە یەکگرتووەکان ئەم ڕۆژە قبوڵەکات و لەو کاتەوە هەتا ئێستا 25 نۆڤەمبەر لە ئاستی جیهاندا یعنی قبول کراوە یان ناسێنراوە وەکو ڕۆژی بەرەنگاربوونەوەی دژی توندوتیژی بەرامبەر بە ژنان بەڕێوە ئەچێت و لە ئاستی هەموو دنیادا چالاکی جۆراوجۆر لە بزوتنەوە و لە ڕێخستن و لە ڕێکخراوەکانی ژناندا لە ئاستی جیهان و ئازادی خوازان و مافی مرۆڤدا بەڕێوە دەچێت. هەڵبەتە کۆمەڵناسی کە ئێستا کە لە سیستمدا هەیە بۆچی نەیتوانیوە سەرکەوتوو بێ لەبەرەوەی هیچ کاتێک نەگەڕاوەتەوە بۆ ڕێگ و ڕیشەی پرسەکانی جیاکاری ڕەگەزیە پرسە توندوتیژیەکان لە نەگەڕانەوەی ئەم زانستەدایان ئەم تێزەدا بۆیە نەتوانراوە چارەسەری بۆ پرسی توندوتیژیەکان و هەڵاواردنە ڕەگەزیەکان بهێنرێتەوە. بۆچی مەبەستمەمەیە باسی ئەەکەم ئەوەیە کە ئێمە یان بزوتنەوەی ژنی ئازاد یان زانستی ژنۆلۆژی زانستی ژن بە قوڵبوونەوە یان بە گێڕانەوە هەڵبەتە لە چوارچێوەی فکر و پارادایمی ڕێڤەر عەبدوڵڵا ئۆجەلاندا قوڵبوونەوە یان گەڕانەوەیەکی مێژووی دوور و نزیکی کردووە بۆ سەردەمی کۆمەڵگەکانی مرۆڤایەتی هەتا ئەمڕۆ ئەوەی کە ژنی گەیان بەم دۆخە چۆنی هێناوە کاتوانین بڵین لەو سەردەمەوە تا ئێستا سیستەمی زەقورەکان زۆر گۆڕانکاری تێدا دروست نەبووە. ڕێبەر ئۆجەلان ئەڵێ ئەتوانین لە هەڵسەنگاندن یان لە لێکۆڵینەوە لە زەقورەکاندا ئێمە هەڵسەنگاندن یان لێکدانەوە بۆ سیستەمی شارستانێتی هاوچەرخ بکەین و لێرەوە طبعاً وەکو پێشتریش سەرەتا ئاماژەمان پێکرد کۆیلەکردنی ژنان بەڕاستی نە ڕێسای سروشتە نە چارەنووسە بۆ ژن بەڵکو لەوێوە دەست بە ئەمە دەکات. ئێمە لە کۆمەڵگەیەکی دوور و درێژی ملیۆنان ساڵ حتا 20,000 ساڵی پێشتر ینی کۆمەلگا لە دەوری دایک لە تەوەری دایکدا بەڕێوە چووە و یەکەمین ئاواکردنەکان یەکەمین دۆزینەوەی کشت و کاڵ بەروبوومەکان بەخێوکردن ئاواکردن کۆکردنەوە بینا دروستکردن و حتا دوای هەموو ئەمانە لەسەر دەستی دایک هاتووە. بەڵام لە کاتی سەردەمی کە باسمان کرد 500 ساڵ پێش ئێستا و ئاواکردنی یەکەمین دەسەڵاتدارەتی یان دەوڵەتدارەتی کە لە دەوڵەتی ڕاهیبی سۆمەرەوە دەست پێ دەکا پیاوانی ئەزمون کەڵەکە بوو کە بە ڕێبەر ئۆجەلان بە شامانەکان ناوی ئەهێنێ شامانەکان ینی جۆرێک لە ئیرەیی بەم توانایی دایک ژن دەبن و دەبینن کە کۆمەلگا هەڵبەتە تا ئەو کاتە شتێک بە ناوی جیاکاری ڕەگەزی بوونی نییە. کۆمەلگایەکی ئاشتی خوازە کۆمەلگایەکی ژینگە پارێزە کۆمەلگایەکە لەسەر ئەساسی موڵکایەتی بەڕێوە ناچێت لە ڕاستیدا موڵک بوون بوونی نییە لەو سەردەمەدا ینی دەست بە سەرداگرتن بوونی نییە لەو سەردەمەدا لە سەرەتایە هەڵبەتە هەر مناڵی کێش دیار نییە ینی ئەمە مناڵی کێ ئەوە مناڵی کێ مناڵی کۆمەلگەیە مناڵی کڵانە مناڵی ینی هەمووان بەیەکەوە خۆیان بەرپرسە بینن لە بەرامبەر ئەمەدا بەڵام ژن زیاتر لە ینی بەڕێوەبردن لە ئاواکردن و لە کشت و کاڵ و لە خواردن و لە حتا پرسی تەندروستیدا کە لە میتۆلۆژیای شامارانە ئاماژە بەوە دەکات کە بەشێکی ینی بەشی پێشەوەی ژنە و لە پشتەوە وەکو مارەکە کە دیسانەوە ئاماژەیە بۆ دانایی و پرسی چارەسەر ئێستا شەزانن کە ئاماژەی مارکە وەکو ئەوێک بۆ پرسی تەندروستی لە ئارمی تەندروستیدا هەیە لە ئەمانەدا پیاویش زیاتر بە ڕاوکردنەوە سەرقاڵە. ڕاوکردنیش خۆتانەزانن فرتوفێڵی پێویستە و هێزی بازووی پێویستە و هەتا دوایی ینی مۆدێرن کراوە سیستەمەکان پێشکەوتنیان بە خۆیانە بینیوە و لیبرالیزم کارێکا لەسەرەوەی کە ژن ئازاد بێ و تاک ئازاد بێ و ئەمانە بەم جۆرە ئەتوانم بڵێم ژن و ڕێکخراوی ژن و کەسایەتی ژنیان نەک خەڵەتاندووە 180 لە پێچەوانەی تێکۆشانی ئازادی بەڕێوەیە بن. ژن کراوە بە کاڵایەک کاراکتەرێک لە چوارچەوەی هەمان سیستەمە
سیستمێک لە دەستپێکەوە کە باسمان کرد تا ڕۆژی ئەمڕۆ تا 100 ساڵی پێش و ئاواکردنی دەوڵەت نەتەوە لەسەر عقلەتی ناسیۆنالیستی جیاکاری ڕەگەزی ئاماژەم پێکرد هەر هەمووی لەسەر بنەمای لێدانە لە ژن لە کەسایەتی ژن باشە سیستمێک کە لە لێدان لە کەسایەتی ژنەوە ئاوا بوو بێت ئەتوانێت لە ناو خۆیدا دەرفەت بۆ ژنێک دروستکە کە خەباتی ئازادی بەڕێوە بە ئایا بە مەترسی لەسەر خۆی نابینێ بەڵام لە هەر کۆمەڵگەیەکدا وەگەر بێ مەسەر باشووری کوردستانیش یعنی من ڕێزم هەیە بە خەباتی ژنان و هیچ کاتێک دش بە خەباتی هیچ ژنێک ناوەستینەوە بەڵام بەڕاستی خەریکین لە ناو یۆتۆپیایەکی بێواتایە گوایە خەباتەکەین ڕەنجی شەدرێ ژنی بەتوانایشی تێدایە ژنی وشیاریشی تا ڕادەیەک تێدایە بەڵام بچووک بیرکردنەوە هەیە یعنی دەرنەچوون لەو قاڵبەی کە سیستم بۆی داناوی مستحیلە نەخەباتی ئازادی نەتەوەی نەخەباتی ئازادی ژن نەتی کۆشانی ئازادی گەنج بەیەکەوە ژیانی دیموکراتیانە هیچ شێکێک لەمانە لەناو ئەو سیستمەی کە هەیە بەڕێوە ناچێت ئللا تۆ پێویست بە شۆڕشێکی ڕادیکاڵانەی بنەڕەتی لەسەر پێشنگایەتی ژن و گەنجێ اینجا بتوانی کە باس لە ڕەخنەدانی ئەو سیستمە بکەیت وە باس لە ئاواکردنی مۆدلێکی نوێیان سیستمێکی نوێ بکەیت و ئەگەرەمەنەکەی بە دڵنیایەوە ناتوانانی ئەو دەسەڵاتەی کە بەڕاستی وەکو کللتورێک ژنی بە ناچار بە کللتوری کۆیلایەتی بۆی پیا و پێی سەرسان بێ قوبڵ بکاتیانی